دەسەڵاتداری هەولێر بەخۆ پیشاندان دژی داگیرکاریەکانی سوپای تورکیا تووڕە دەبێت. بۆچی پاسەوانی لەشکرکێشەکەی تورکیا دەکات؟ حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا دژی و لەشکرکێشە فراوانی سوپای تورکیا لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان دەستی پێکردووە، هیچ ڕاگەیەندراوێکی بڵاو نەکردوێتەوە و نهاتۆتە دەنگ. ئەو کات وتەبێژی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان لیوا یەحیا ڕەسوول ڕایگەیاند. سەرۆک وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق شەوی ڕابردوو کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزاری ئەنجامدا لەبارەی پرسی یاسایشی نیشتیمانی و دەستدرێژی پێشێلکاریەکانی سوپای تورک لە ناوچە سنووریا و بەشەکاندا. هەروەها باسی لەوەش کرد لە میانی کۆبوونەوەکەدا سوودانی ڕایگەیاندووە ئێمە دەستدرێژی و پێشێلکاریەکانی تورکیا بۆ سەر خاکەکەمان ڕەت دەکەینەوە. جێی باسە هەر ئەمڕۆ شاندێکی عێراق کە قاسم مەعرەجی سەرۆکایەتی شاندی ئەمنیەکە دەکات لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و هێرشەکانی تورکیا لە ناوچە سنووریەکانی بادینان تاوتوێ دەکات. ئەمە لە کاتێکدایە ئەمڕۆ دەسەڵات ڕێگری کرد لە حیزبی شووعی کە دژی لەشکرکێشەکانی تورکیا خۆپیشاندان ئەنجام بدات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا حیزبی شووعی ڕایگەیاند ویستمان دژی و لەشکرکێشیە فراوانی سوپای تورکیا لە بەردەم نەتەوەی گرتوەکان لە هەولێر گیر ببینەوە، بەڵام دەسەڵات ڕێگری لێکردی. ئەمە لە کاتێکدایە کە دەوڵەتی تورکیا نزیکەی 80 بنکەوبارەکەی جێگیری لەسەر خاکی هەرێم کە لە ڕووی دەستوریەوە بەشێکە لە عێراق دامەزراندووە و بە هەزاران سەرباز و تانک و تۆپ و زرێپۆشی هێناوەتە هەرێم، بەڵام تا ئێستا حکومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نەبووە.